بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان بە ژمارە باز لە هەڵبژارنی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق دەکەین کەوا بڕیارە لە کۆتایی ئەمساڵ بەڕێوە بچێت. دیارە ئەنجومەنی وەزیرانی عێراق 18/12/2023 دیاری کردووە بۆ هەڵبژارنی خولی چوارەمی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق جگە لە هەرێمی کوردستان. دیارە دو هەڵبژارنی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق لە 24/2013 ئەنجام دراوە. لە ساڵی 2018ەوە ئەنجومەنی پارێزگاکانی عێراق وادەکان بەسەرچۆوە. یەکەمین خولی هەڵبژارنی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق لە ساڵی 2005 بوو، خولی دووەم لە 2009 بوو، خولی سێم لە 2013 بەڕێوەچۆ، خولی چوارەمیش لە کۆتایی ئەمساڵ بەڕێوە دەچێت. بەپێی ئامارەکانی کۆمیسیۆنی هەڵبژارنەکانی عێراق 270 حیزب و قەوارەی سیاسی تاوەکو ئێستا خۆیان تۆمار کردو بۆ بەشداریکردن لە هەڵبژارنەکە. ژمارەی دەنگدەران 23 میلیۆنە لە 15 پارێزگای عێراق. دیارە لەو 23 میلیۆنە بازدەوەکە زیاتر لە 18 میلیۆنە کارتی بایۆمەتریان کردووە. بۆ خەرجی هەڵبژارنی ئەنجومەنی پارێزگاکان لە بودجەی گشتی عێراق بۆ ساڵی 2023 306 ملیار دینار تەرخان کراوە. بەڵێ بینە سەر نوێکردنەوەی تۆماری دەنگدەران. دیارە ئێستا کۆمیسیۆنی هەڵبژارنەکانی عێراق لە قۆناغی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران و قۆناغی تۆمارکردنی قەوارە هاوپەیمانی قەوارە سیاسیەکانیشدایە. کۆمیسیۆنی هەڵبژارنەکانی عێراق لە 9 حوتی 2023 تاوەکو 7 2023 قۆناغی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران بەڕێوە دەبات کە ئەم کردارانە ئەنجام دەدات. زیادکردن ئێستا وڵاتیان دەتوانن سەردانی بنکەکانی تۆماری دەنگدەران بکەن. زیادکردن هەیە کە موالیدی 2004 2005 بۆ یەکەم جارە دەتوانن بەشدار بن لە هەڵبژارنەکە. ڕاستکردنەوەیە ناوی چواری واگەر وێنەی کارتی و بایۆمەتریەکە هەڵەبێ، گواستنەوەیە لە ناوچەیەکە بۆ ناوچەیەکی دیکە و لە بنکەیەکە بۆ بنکەیەکی دەنگدانی دیکە و سرینەوەی مردووان هەیە. دیارە بۆ ئەمەش پێویستی بە کۆمەڵی بەڵگەنامەی فەرمی هەیە وەکو پێناسی باری شارستانی، ڕەگەزنامە یاخود کارتی نیشتمانی یاخود کارتی زانیاری. بەڵێ بینە سەر دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگاکان بەپێی یاسای ئەنجومەنی پارێزگاکانی عێراق کە لە ساڵی 2008 دەرچووە. ئەنجومەنی پارێزگاکان ئەم دەسەڵاتە هەیە هەڵبژارنی پارێزگار و لادانی، هەروە چاودێریکردنی کاروباری حکومەتی خۆجی دامودەستگاکان. بەڵام ئەنجومەنی پارێزگاکان ناتوانێت چاودێری بڵین دامودەستگای عسکەری و زانکۆ هەروە دادگاکان بکات، بەس دامودەستگاکانی دیکە دەتوانێت چاودێریان بکات و دەرکردنی یاسایە لە سنووری کارگێڕی خۆی و پاسیلکردنی بودجەی پارێزگایە و هەروە پرۆژەی پارێزگاکان. بچینە سەر کورسی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق. ئەمە کورسی گشتیە کە ژمارەیان 275 کورسیە. یەکەم جار لە پارێزگای بەغداوە دەست پێ بکەین کە زۆرترین ژمارەی کورسیەیە 49 کورسیە. نینەوە 26 کورسی، بەسڕا 22 کورسی، زیقار 18 کورسی، بابل 18 کورسی، ئەنبار 16 کورسیە، دیالە 15 کورسیە، کەرکووک 15 کورسی بۆ دانراوە، سەلاحەدین 15 کورسی، نەجەف 15 کورسی، دیوانیە 14 کورسی بۆ دانراوە. هەروە پارێزگای واستمان هەیە کە 14 کورسیە، میسانمان هەیە 13 کورسی بۆ دانراوە، کەربەلامان هەیە 13 کورسیە، موسەنا کەمترین کورسی هەیە کە 12 کورسیە. کۆی گشتی ئەوە کورسی گشتیە جگە لە کورسی کۆتاکان 275 کورسی. دیارە کورد وەکو لایەنی کوردی لە نینەوە بەشداری دەکەن، بەڵام تاکو ئێستا دیار نییە بە چەند لیست بەشداری دەکەن. لە کەرکووک بە هەمان شێوە بەشداری دەکەن، لە دیارە لە سەلاحەدین دووسخورماتومان هەیە کە کورد بەشداری تێدا دەکات. بچینە سەر کورسی کۆتاکان لە هەڵبژارنی ئەنجومەنی پارێزگاکان. دیارە کۆمەڵی کورسی کۆتا هەیە، 10 کورسی کۆتا هەیە جگە لە 275 کورسی. لە بەغدا 3 کورسی کۆتا هەیە، یەکێکیان بۆ پێکاتەی مەسیحی، ئەوی تران بۆ سابی ئەیمەندایی، ئەوی دیکەیان بۆ کوردی فەیلیە. و لە کەرکووک یەک کورسیەیە کە بۆ پێکاتەی مەسیحیە، لە بەسڕە کورسی بۆ پێکاتەی مەسیحی، لە نینەوە 3 کورسیەیە، یەکیان بۆ ئێزدی پاشان مەسیحیەک یەکدانە، شەبەکەیش یەکدانە، و لە میسانیە کورسی هەیە بۆ پێکاتەی سابی ئەیمەندایی. لە واسط لە پارێزگای واسط یەک کورسیە بۆ کوردی فەیلی. کۆی گشتی کورسیەکان 10 کورسیە کە بۆ پێکاتەکان لە ئەنجومەنی پارێزگاکانی عێراق جگە لە هەرێمی کوردستان دانراوە. دیارە لە کۆتایی ئەم ساڵە بژارنی پارێزگاکانی عێراق بەرەوەچێت کە خوری چوارەمە، بەڵام تاکو ئێستا چارنووسی هەڵبژارنی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان دیار نییە. بەخوای گەورەتان سپێرین، خواتان لەگەڵ.